من ناوم عبد الله حمد زورابة لديك وشاري سليماني ومواليدم صالي 1990 هر لسليماني لديك بوم بالنسبة تشيروكي لبركني قرآني منه لكيو لسبيكر وتون طاي قرآني بيروز النبركت راستيكي لبركني قرآن بو إما كالعائليكي إسلامي ومسلمان لديك بوينه هر لسرتاي تمني مناڵی مانودەستی پێکردووە بە بەشێک لە لەبەرکردنی سوڕەتە بچووکەکان وەک سوڕەتی ئیخلاص و ئەو سوڕەتانەی ترکە لە جوزئی عامەیان ئەمە سەرەتایی دەستپێکردنی لەبەرکردنی قورئانی ئێمەیە و پاشان وردە وردە تۆ ئەگەی بە قۆناغێک دەرزە خوێنی مامۆستای ترت بۆ پێیا بێ وەک ئێمە بە نمونە لە سەنتەری حیکمە ئەلحەمدولیلا کۆمەڵێک مامۆستای بە توانامان هەبووە کە لە بواری حیفزابوونە وردە وردە لە بەردەستی ئەم مامۆستایانەیە گەورابی هەتا ئەگەی بە قۆناغێک کە بیر لەوە ئەکەیتەوە کە تەواوی قورئان لەبەر بکەی بیرۆکەی لەبەرکردنی تەواوی قورئانیش ڕاستی من لە ساڵی 2020 لە مانگی 2020 پرۆژەیەکمان ڕاگەیان بە ناوی تۆش قورئان لەبەر بکە ئیتر لێەوە کۆمەڵێک گەنج تقریبان بۆ 30 بۆ 40 گەنج بووین بڕیارمان دا کە تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەین منیش وەکو یەکێک لەو گەنجانە بڕیارەمە کە هەموو قورئانی پیرۆز لەبەر بکەم وزائدا بۆ خۆم الحەمدوللا بەشێکم لەبەر بوو و سەرپەرشتیکردنی گروپەکەش کەوتە ئەستۆی من ئیتر الحەمدوللا توانیمان لە ماوەی ساڵێکە بە تەواوەتی خۆمانی بۆ لێدا بڕین یعنی و هەموو قورئانی پیرۆزمان لەبەر کرد لە ماوەی ساڵێکە سوپاس بەخوای گەورە یعنی بە تەواوەتی ئەگەینەوەکو ئەوەی کە لە کێوە دەستمان پێ کردووە لە مناڵیەوە دەستی پێ کردووە چیرۆکی لەبەرکردنی قورئانی جگە لە عایلە کۆمەڵێک هاوڕێی کرد بۆ دروستە بێ بێگومان و کۆمەڵێک شوێنت هەندێک شوێنت بۆ دروستە بێ کە کۆمەڵی هاوڕێی تایبەتت بۆ دروستەکەن بە نمونە یەکێک لەوانە سەنتەری حیکمە یەکێک لە شوێنەکانی تر ڕێکخراوی قوتابیانی کوردستان یعنی لەوانە کۆمەڵێک هاوڕێت بۆ دروستە بێ کە کاتی خۆیان بە فێڕۆ نایەن و ئەوانیش خەریکی لەبەرکردنی قورئان یەکێک لەولاوە خەریکی کتێب خوێندنەوەیە تۆش خۆت بە مەغدوورە بینی برادەرەکەت خەریکی ئەوەیە ئەو خەریکی ئەوەیە ئەی تۆ چی بکەی تۆش ئەوێ بەرهەمێکە دەبێت شتێکە دەبێت چاو لەوانەکەی بەڕای من ئینشاڵڵا هەست کەسێکیش کە ئەوێ قورئانی پیرۆز لەبەر بکە با دایم برادەری هەبێ لەو بوارەیە لە لەبەرکردنی قورئانە دایم پرسیاری لێ بکە بۆ یەهانی با بۆ ئەوەی کە بە باشترین شێوە قورئانێکی لەبەر بکە و بە ئاسانی و بە زووی تەواوی بکە لەبەرکردنی قورئان تەواوی ژیان تەگۆڕێ هەم لە هەڵسوکەوتی ڕۆژانەتەوە هەم لە هەڵسوکەوتی لەگەڵ دایک و باوک و خێزان و هەم لەگەڵ خۆتە هەم لەگەڵ خەڵکیشە بە تەواوەتی ئەیگۆڕێ ینی تۆ ئیتر ناتوانانی ئەو کەسەی جاران بیت چونکە پەیامێکی دەڵگرتووە کە پەیامێک نییە وەکو پەیامەکانی تر پەیامێکی جیاوازترەکە لەلایەن خوای گەورەوە هاتووە و ئەبێت هەوڵ بێت کە شایستەی ئەوە بیکە ئەو پەیامە بگەیەنی لەبەرەوە ینی ئەگەر بڵێ ناچاری کە هەموو ژیانەشت بگۆڕی کۆمەڵێک قارئی زۆرمان هەیە کە دەنگیان خۆشە ئەتوانی سوودیان لێ وەرگری بەڵام یەکش هەیە ئەگەر ئینسان بتوانێت ئەوە جێبەجێ بکە هەر قاری ئەو سوڕەتێکی بە تایبەت خوێندووە بۆی بگەڕێ بزانێ ئەو سوڕەتە چییە ئێستا بۆ نمونە قورئان خوێن ڕەعد کوردی کە لە کوردستانی خۆمانە کۆمەڵێک سوڕەتی هەیە زۆر تایبەت خوێنێتی ئەو سوڕەتانە بە دەنگی ئەو گوێلێگر بە نمونە سوڕەتی تاها یعنی لەوەیە زیاد لە 100 جار لە 200 جار گوێم لێگرت بێتەوە بە نمونە کاک پێشەوامان هەیە کە هەر لە شاری ڕانیە ئەو سوڕەتی یوسفی زۆر تایبەت خوێندووە سوڕەتی یوسفم بە سەوتی ئەو زۆر گوێ لێگرتووە سوڕەتەکانی تریش بە هەمان شێوە بۆ نمونە یاسر دۆسەری سوڕەتی مەڕیەمی زۆر تایبەت خوێندووە بۆ نمونە سوڕەتی کەهف ماهر میقلی زۆر تایبەت خوێندوێتی تۆ ئەتوانی ئەم سەوتانە بگەڕێ بزانی کامیان خۆشە بە نمونە ئیدریس ئەبکار کە ئەویش قاریەکی دان خۆشە کۆمەڵێک سوڕەتی تریە بۆ نمونە سوڕەتی تووری زۆر تایبەت خوێندووە هەموو سوڕەتەکانی تریشن کە قاریەک هەیە کە زۆر تایبەت خوێندوێتی من ئەوم کردووە ینی بە تایبەت گوێم لە قاریەک نەگرتووە هەوڵم داوە سوود لە هەمیان بگرم لەو سوڕەتی کە زۆر تایبەت خوێندووە كافها يا عين صاد ذكر رحمة ربك عبده زكريا إذ نادى ربه نداء خفيا قال رب إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا ولم أكن بدعائك رب شقيا وإني خفت الموالي من ورائي وكانت امرأتي عاقرا فهب لي من لدنك وليا يرثني ويرث من آل يعقوب
وجعله ربي رضيا. صدق. الحمد لله ببوني أويك هوالي إما بلا بوتو بك قرآن من لبركدوه روجانه كوملي خلقي زور يعني بردام نما أن يرن شبكين شيء كين لكيو قرآن دسكين بلا بركدن بابلين راسي أمشجاري من أويك بوي هم آسان به هم توشي مللو بطاقتي أو نبن صارت على الصورة بسكة كانوا دسيبك بنمونا جزء عامة همي صورتي بتشوك وبشبشة أتواني صارت على وانا ودسبيبكي ويتوشي مال النبي دواتب أو صورة ثانية تركه زور جود ليجرتون زور خويندوتنا بنمونا صورتي كهف كإما تأسج الحمد لله زور يجل جمعة كان يخوي ما بلين صورتي نازعات بنمونا بصوتي قرآن خوين راحت كودي زور بناو بانك يعني أو صورة ثانية كزور زور جود ليجرتون وتسوانا لبركة وبعشان هنجاوبني بصورة جورة كانيتر أما وليك كتوشي بطاقة النبي وبردوام بي ودايج نبري لي سكتوا يستبن نمونا غيرك يكسر تايبه بس كابلا بكني صوتي بقرة صوتي بقرة بنمنا تلونا لا باري كابلا هرت طاقتي نامين سيانا راتفار دا أروح هرتانا به والله بخو أمم بمنا كريو بابا بس كتوا لسرتا بس كابلا لبركني لا باري كدوا يكرد بدوان دوا يكرد بسيان دوا يكرد بتوار وكانت السركوتو بيتها وإن شاء الله هسكسك كذا سكابلا لبركني قرآن بابو زور دسبك راسيكي إما قرآن ما بقول لبرنكر ك بلين ما شاء الله فلان كس بنمنا من نام عبد الله بلين عبد الله حافظ قرآن وخومي بيه بناو بانكم وتشي وتشي ما قرآن من لبركر بقولي ك بباشترين شو لبري بكين بجوانترين شو ليتي بكين بدانايترين شو بيجيني بو أكين شكي ما زين يعني ويك للاي خلقي بتعب يا خوي جرا فرمي ما عندكم ينفد وما عند الله باقي يعني تو هر سنة أمكارو كربي بخلق هر دورش دیره هر 10 سالی دیره کتایی به والله آوی که کرده بخوای گوره باقی امنیت و حتی قیامت بو چی انسان لبر خوای گوره کار کنی بکه و يعني بو چی تنانت قرآن لبر کردنکش من لبر أو بك خوای گوره لما راضی بخوای گوره فرمی قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين يعني انتو خوای گوره پیت فرمی بله جیان و مردن بخوای پروردگار به يعني ژیان و مردن بۆ خۆی پەروەردگارە کە لەم ژیانەیە ئەژێت تەنها لە پێنە ئەوە هەسکارە بکەم کە ئەیکەم لە ناوەندیشیانە لە بەرکردنی قورئانیش هەرەبێ بۆ خۆی گەورە بێ چونکە تەنها ئەوە توانێت پاداشتەکەیت باتەوە ئەوەی لە لای خەڵک بێ کۆتایی پێ هەرچەنە زۆر بێ